پێشانگەها ناودەوڵەتیە ئۆتۆمبیلên دوبەی بە نیشاندانا سەدان ئۆتۆمبیلên نوێن دەهان کۆمپانیên دروستکردنا ئۆتۆمبیلان di cîhanê de gerawiya 15 di 12 evê mehê dest pê kir û heya 16 mehê berdewam kir. Brandên otombelan konseptê otombilên xwe nûyên 2020 di pêşangehê de nîşandan. Weke Land Rover ya Bretanî di fendera xwe ya nû di pêşangeha navdewletî ya Dubey de nîşanda. Ku biryare di demekê nêzik de bigihe Kurdistanê. We are here in Dubai at the International Motor Show. It's a big day for us. ئێمە لێرین لە دوبەی لە پێشانگای نەدەوڵەتی ئۆتۆمبیل. ئەمە ئیڤێنتێکی گەورەیە. وا ئۆتۆمبیلی دیفێندەری نوێ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەناسێنین. ئەمە ڕۆژێکی گەورەیە بۆ براندی لاندرۆڤەر. 70 ساڵ لەمەوبەر لاندرۆڤەر هاتۆتە دنیاوە. ئێستا ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە کە لێنەکانی استراتیژی خێزانی ڕەنجرۆڤەر و دیسکۆڤەری پڕدەکاتەوە. ئەمەش خێزانی لاندرۆڤەرە. ئەم ئۆتۆمبیلە 130 تایبەتمەندی هەیە. یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی زۆرترین تایبەتمەندیان هەیە. 130 accessories is the car that has the biggest number of accessories ever made, really. BMW ya Almanî çendîn curên xwe nû bû yekem car di pêşangehê de berçav kirin. All new BMW X6 yek ji wan otombelan bû. Babetên serêkiyên gera îsal ya pêşangehê superkar bûn. Ew ên bihayên wan zêdetirî 2 milyon dolarên Emerîkî ku beşekî herî mezin di pêşangehê de ji bo wan hatbû terxankirin. Digera pazamîn ya pêşangeha navdewletiya otombilên Dubey de otombilên superkar rewşeka din da bo evê pêşangehê an ku gera wê ya 2019. Kompaniyên bi kiro firûşên otombilan her wîsayên drûstkirin otombilan di pêşangehê de nîşan dabûn û pêşwaziya ka mezin ji aliyê hezkiriyên otombilên superkar di evan otombila hat bikirin. Kompanya İmaratî VIP Motors 29 otombilên superkar ku bihayê 100 milyon dolarên Emerîkî di pêşangehê de nîşan dabûn. سوپاس بۆ خوا ئەم ساڵ بەشداریمان لە پێشانگای نێودەوڵەتی دوبەی بۆ ئۆتۆمۆبیل کرد. ئەم ساڵ بە 23 ئۆتۆمۆبیل بەشداریمان کرد کە بەهاکانیان لە سەروی 300 میلیۆن درهەمە و ئێمە هەردوو ساڵ جارێک بەشداری لەم پێشاگایە دەکەین و ژمارەی پێوانەی دەشکێنین. یانەی ئێمە 25 لقی لە 25 وڵاتدا هەیە و لەسەر ئاستی جیهان 198 ئەنداممان هەیە و هەموو ئەندامەکانمان خاوەنی ئەم جۆرە ئۆتۆمبیلە گران بەهایانە. 98,000 عضو وطبعا جميع الأعضاء يمتلكون سيارات مثل معروض الحين. Astra kompanyeka yabanî digel dîzaynerên Etalî ev hyperkarahaneya elektrîk drûst kirîne û hêza makîna wê zêdetirî 2000 horsepoweran e. We are in Dubey Motor Show. ئێمەش هاتوونێتە پێشانگای ئۆتۆمبیل. ئەمە ئۆتۆمبیلی ئاسترایە. ئاسترا ئۆتۆمبیلێکی ژاپۆنیە. بەڵام ئەمە 100% لە ئیتالیا دروست کراوە. ئەمە تەکنۆلۆژیای ژاپۆنی و تێکەڵکێشی ئیتالیە. لە 1.7 چرکەدا خێرایەکەی دەگاتە 100 کیلومتر. تۆپ سپیدەکەی 400 کیلومترە لە کاژێرێکدا. توانە ئەسپەکەی لە سەروی 2000 ئەسپە. بەرزی ئۆتۆمبیلەکە لە ژێر مەترێکەوەیە. چاوەکان لە ئاستێکی نزمدا پێشخۆی دەبینێت. نرخەکەی 2.9 میلیۆن یۆرۆیە. نزیکەی 12 میلیۆن دەرهەمە. ئیتالیا بە براندê xwe Luxury Cars Maserati bejdar bû. Lêvantî û çendîn curên deniyên Maserati di pêşangehê de nîşandan. ئێمە هاتوینەتە پیشانگای نێودەوڵەتی ئۆتۆمبیلی دوبەی بۆ ئەوەی نمونەی ئۆتۆمبیلی مەزراتی لاین ئەپ نمایش بکەین. ژمارەیەکی دیاریکراوی ئۆتۆمبیلمان نمایش کردوون. لە دوای منەوە ئۆتۆمبیلی جۆری ترۆفیۆی زەردەبینن. ئەمە تەنیا 100 ئۆتۆمبیلی لە سەرتاسەری جیهان لێبەرهەم هاتوون. لە ڕەنگەکەیەوە تایبەتە و مەکینەیەکی زۆر بەهێزی لەسرە. 8 پستۆنی 590 هۆرس پاوەرە.
دیزایانی ناوەی ترۆفیۆی تایبەتە و بە 3D دروستکراوە. کادیلاک یا ئەمریکی بە استراتیجیەکە نو دە پێشانگەها دوبەیدا بەشدار بوو. دوو ji مۆدلên xwe yên here nû weke sîdan CT5 herwisa XT6 di pêşangehê de nîşandan. Hello and welcome to Cadillac. Behind me is the first ever Cadillac XT6 as a premium luxury trim. We have also a sport trim that سڵاوتان لێبێت و بەخێر بن بۆ کادیلاک. لە دوای منەوە ئەمە یەکەم جۆری ئۆتۆمبیلی کادیلاک XT6 ئۆتۆمبیلێکی لۆکژەری نوێ جۆری سپۆرتشمان هەیە. کادیلاکی XT6 ڕووکاری دەرەوەی زۆر جیاوازە و ڕەنگەکەی قاوەی نیمچە تاریک. هەردوو ئۆتۆمبیلەکە لێرەن و ئەو تایبەتمەندیان تێدا کە کڕگار دەبێت. ئۆتۆمبیلی کادیلاک XT6 6 سلندەری هەیە 3.6 لیترە 310 هۆرس پاوەر. نۆگێر دەگۆڕێت و ڕۆشنێکی نەرم و بەهێزی هەیە. لەنێ ئۆتۆمبیلەکەدا جێگای 7 سەرنشین دەبێتەوە. ئەوەی دی دەگەڕێتەوە سەر شێوازی جوڵە پێکردنی کورسەکانی ناوەڕاست. بە ئاسوودەی جێگای 6 کەسی تێدا دەبێتەوە. جوانترین شت لەسەر XT6 شێوازی جوڵە پێکردنی کوشنەکانی ڕیزی دواوەیە. The best thing about XT6 is the rear seat space in the third row, which is class-leading head and leg space. دوبەی یەکی ژوان باژێرانە دی cîhanê de tênaskirin ku rijeyeka mezin ji otomobîlên giranbiha û bazirganiya wan tênaskirin. Her wiha rijeyeka mezin ji wan otomobîlan dibin pişka Kurdistanê. Dilêrtêlî Rodaw.